تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. رب المشرقين ورب المغربين خوا خاوەنی هەردوو ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوایە. سوورەتی ئەلڕەحمان. لە یەکەم ڕوانیندا ئەم ئاەتە پیرۆزە کۆتا سنوورەکانی دوو ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوانی شان دەدات. بۆ نمونە ئەو جێی خۆر لێوەی هەڵدێت و لێوەی ئاوا دەبێت. لە زستان و هاویندا لە یەک جودان. خۆر لە هاویندا لە کۆتاخاڵ هەڵدێت و لە کۆتاخاڵدا ئاوا دەبێت. لە ڕۆژەهەرە کورتەکانی زستانیشدا لە کۆتاخاڵدا هەڵدێت و لە کۆتاخاڵدا ئاوا دەبێت. کەواتە ڕۆژانە خۆر لە جێیەکی جیاوازەوە هەڵدێت و لە خاڵێکی جیاوازەوە ئاوا دەبێت. مانای وایە لە نێوان ئەم کۆتا هەڵهاتن و ئاوابوونانەدا چەندین خاڵی دیکەی هەڵهاتن و ئاوابوونی دیکەش هەن. هەر بۆیە دەوترێت پەروەردگاری دوو ڕۆژهەڵات و دوو ڕۆژ ئاوا. بەڵێ هەرچەندە بەپێی ئەم تێبینی و بۆچوونە هەموو ڕۆژێک خۆر خاوەنی خاڵێکی جیاوازی هەڵهاتن و ئاوابوونە، وەلێ لە ئاەتەکەدا ئەم ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا ڕێژەیانە گەڕێنراونەتەوە سەر دوو کۆتا خاڵەکەی هەڵهاتن و ئاوابوون. لە ڕاستیدا قورئانی پیرۆز لە جێیەکی دیدا ئاماژەی بۆ هەموو خاڵ و ڕەهەندەکان کردووە و بە بەکارهێنانی کۆ فەرموویەتی: فلا أقسم برب المشارق والمغارب إنا لقادرون. هاوڕێ لەگەڵ خۆر هەڵاتندا کە سەرەتا و ئەسڵە باسی خۆر ئاوابوونیشی کردووە کە کۆتایی و شوێن کەوتەیە. جگە لەمە دەتوانرێت لێرەدا هاوڕێ لەگەڵ خۆر و مانگدا ئاماژەیەکیشی تێدا بێت بۆ چوارچێوەی هەڵاتن و ئاوابوونی سەرجەم تەنە ئاسمانیەکان ئەگەر زەوی وەک چەق وەربژیرێت. تەنانەت دەشگونجێت بابەتەکە تەنها لە ڕوانگەی زەویەوە مامەڵەی کرابێت و لە پێناو دەرخستنی هەموو ئەو هەڵاتن و ئاوابوونانەی کە لە ئەنجامی سوڕانەوەی زەویەوە بەدی دەکرێن شێوازێکی لەم جۆرە بەکارهات بێت. جگە لەمەش هەم سوڕانەوەی زەوی بە دەوری خۆردا و هەم سوڕانەوەی خۆر لە سیستەمی کاکێشاندا لەسەر تەوەرەیەکی دیاریکرا و هەمیشە دوو خۆر هەڵات و دوو خۆر ئاوای ئێجگار فراوان دەخاتە پێشچاومان کە ئەم دوو جۆڵا خواییە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەراورد بەشتانی تر کە زیاتر ناڕاستەوخۆن هەم قودرەتی خوا و نیعمەتە خواییەکانمان یاد دەهێننەوە. لەوڕوەوە کە قودرەت گەرەنتی بەهەشت و ئەبەدیەتە و نیعمەتی ژوەڵامی خواست و ئارەزوە جەستەیی و ڕۆحیەکانمان دەداتەوە و ئەمانەش داخوازی شوکرانە بژێری و دوورکەوتنەوە لە نانکوێری ئەوە هاوڕێ لەگەڵ ئەم هەموو هەڵاتن و ئاوابوونانەدا و لەگەڵ هەموو چاوکردنەوە و داخستنێکیدا بە خۆمان دەڵێین چ بەڵگەیەکی خوای خۆتان بەدرۆ دەخەنەوە و بەدەم سوپاس گوزاریەوە دەچەمێنەوە. الله أعلم بالصواب وإليه المرجع والمآب.